bizlar shu bilan maydonavii Kobulda biz سید کەبیر و هاوسەرەکەی سوهەیلا ڕەحمانی ئەو دیمەنە پڕ لە ئازارەی ساڵێک لەمەو بەریان بیرە. ئەوان لەنێو ئەو خەڵکەدا بوون کە لە ئەفغانستان هەڵات بوون. کاتێک تالیبان لە مانگی 8 ساڵی ڕابردوودا دەستی بەسەر کابول لاگرت. ئەم بنەماڵەیە لە نەژادی ئۆزبەکین کە لە دەسەڵاتی تالیبان دەترسن کە هەڕەشە لە کەمینە ئیتنیەکانی ئەو وڵاتە بکات. ئەفغانستانە زۆر دڵخۆش نەبووم بە جێشتنی ئەفغانستان چ منداڵێک وازە دایکی دێنێت شوێنی دایک بوون و گەورەبوونم بوو هەموو هاوڕێ و خزمەکانم لە ئەفغانستانە. ئەو کارمەندێکی حکومت بوو هەروەها کاری دەکرد لە بەڕێوەبەراتی ئاسایشی هاوبەش کە ئەمریکا سەرۆکاتیە کرد کاتێک تالیبان دەسەڵاتیان کردە دەست ترسی لە ژیانی خۆی و سەلامەتی خێزانەکەی هەبووە. بەپێی ئامارەکان نزیکەی لە سەدادەی دانیشتوانی ئەفغانستان لە ئۆزبەکیەکانن کەسێ هەم نەتەوەی ئەو وڵاتان. گروپەکانی مافی مرۆڤ تالیبان کە زۆرینە پشتونی نەتەوەین تاوانبار کردووە بە سەرکوتکردنی کەمینەکان کە پشتیوانیان لە حکومەتی پێشوو کردووە و دەستیان گرتووە بەسەر ماڵ و زەوی و زارەکانیان. تاالبلار حاکم بۆلگەنەدەن کاتێک تالیبان دەسەڵاتی گرتە دەست کاری 20 ساڵەی ئێمەی لەناو برد. زمانی ئۆزبەکی بە فەرمی لە قوتابخانە و زانکۆکاندا دەخوێنران. زۆر شانازیمان بۆ دەکرد کە ڕۆژی زمانی ئۆزبەکی لە ڕۆژمێری ساڵانەدا جێکرابەوە. بەڵام دوای دەست بە سەراگرتنی تالیبان دۆخەکە گۆڕا. مەکتەبلەرگە بزە باڵارمزی منداڵەکانمان لە قوتابخانە لە پەراوە ئۆزبەشەکان و فردەکران کاتێک ئەوان هاتن هەمیان سووتاند ئەوە زۆر ئازاریدام. کەبیری هێشتا هیوادارە ڕۆژێک لە ڕۆژان ئەفغانستان لە دەسەڵاتی تالیبان ڕزگاری ببێت. ئۆزمۆدان خەتاستی لە زمانی فارسی داوتەیەکەیە کە دەڵێت هەوڵدان بۆ دووبارە پشکنینی کەسێک کە لەوە بەرپشکنینی بۆ کراوە هەڵەیە. سیاست بە کەسانی هەڵە بنیاد نانرێت. با پەیوەندی لەگەڵ گەنجەکان و سیاستمەندارانی باش و بیرکراوە دروست بکەین. من دەخوازم ئەفغانستان چاک ببێتەوە. کەبیری کە هاوکات مۆسیقاژەنێکی ناساوی باکووری ئەفغانستانە دەڵێت یەکێ لە ئامانجەکانی ئێستای پاراستنی کولتوری ئۆزبەکیەکانە لەنێو کۆمەلگای ئۆزبەکی لە ئەمریکا. یحیا بەرزنجی دەنجی ئەمریکا بۆ راپۆرتی سۆڵە یاهێۆف لە نیوجرزیەوە.